بۆ هەڕەشە بۆ سەر وڵاتانی دراوسێ بۆ هەڕەشە بۆ سەر وڵاتانی ئەوروپا و کۆی سیستەمی نێودەوڵەتی ئەگەر سەرنج بدەین ناسەقامگیری لە سووریا کاریگەری هەیە لەسەر دۆخی ئاسایشی تورکیا ناسەقامگیری لە تورکیا و ڕاوەستانی پرۆسەی ئاشتی کاریگەری هەیە لەسەر دۆخی ئاسایشی هەرێمی کوردستان و ئاسایشی ناوچە گەر تەماشای وڵاتی ئێران عێراق سووریا و تورکیاش سەبارەت بە پرسی کورد بکەین دووبارە ئەمە پرسێکی ناوخۆیی هەر یەک لەو وڵاتانەیە پێویستە هەر یەک لەو وڵاتانە لە چوارچێوەی سنووری خۆیدا چارەسەرکردنی کێشەکە بە ئەهمیەتەوە وەربگرێت ئامادەبوونی بەڕێز کورد لەو وڵاتانەدا نابێت جیا بکرێتەوە بەڵکو پێویستە جێیان بکرێتەوە بە پێی سەنگی خۆی هاوبەش و بەشداری پێ بکرێت و بواری پێ بدرێت لە دروستکردنی بڕیاردا هاوبەش و بەشدار بێت نەتەوەکانی کورد و فارس و عەرەب و تورک پێش ئەم دەوڵەتانەی ئێستا لە تەمەنیاندا کە 100 دەگوزەرێ هەر هەبوون پێکەوە مێژوو و جوغرافیای هاوبەشیان هەیە بە دڵنیاییشەوە ئەم نەتەوانە وەک دراوسێ پێکەوە دەمێننەوە بۆیە جگە لە یەکتر قبولکردن و پێکەوە هەڵکردن بژاردەیەکی دیکەمان نییە جەنگ و کوشتار و زمانی هێز هەرچەند درێژە بکێشێ لە کۆتاییدا هەر دەبێ دەست بە دانوستاندن و گفتگۆ بکرێتەوە هەوڵی یەکتر سڕینەوە هەرچەند تند بێت و درێژە بکێشێ لە کۆتاییدا هەر دەبێ یەکتر بخوێننەوە و ئەو ڕاستیە بهێتەوە بیری خۆمان کە کەسمان بڕیارمان نەداوە لێرە بڕۆین کەسمان ناتوێینەوە بۆیە پێکەوە ژیان لە چوارچێوە یەک دەوڵەت لە یەک ناوچەدا لەسەر بنەمای هاوبەش تەنها ڕێگەی چارەسەرمانە ئێستاش کە نەتەوەکانی فارس و تورک و عەرەب لەم ناوچەیە خاوەن دەوڵەتن ئەرکی ئەوانە مافی کورد و پێکهاتەکانی دیکە لە چوارچێوەی دەوڵەتەکانی خۆیاندا بدەن مافی کولتوری مافی سیاسی مافی کۆمەڵایەتی